جێپێگە و شەڕ و کوشتاری داعش لە عێراقدا کۆتاییان هات، بەڵام شارەزایان مەترسیان هەیە لە تارماییەکانی بیری داعش وەکو گروپێکی بە زەبر و زەنگی توونڕەو. ئایا عێراق دەبێت چی بکات تا لە ئایندا گروپێکی توونڕەوی تر لە ژێر ناوی دیکەدا سەرهەڵ نەدات؟ ئەگەر بارودۆخی سیاسی عێراق هەروە بەردەوام بێت، ستەم دەرهەق بە سوننەکان لەلایەن شیعەوە بکرێت، ڕەنگە دووبارە سوننەکان پڕچەک بکرێنەوە لە چوارچێوەی گروپێکی نوێی توندڕەوی بە زەبر و زەنگی شمولی هاوشێوەی داعش. بۆچوونی ئەم شیکەرەوەیە دڵخۆشکەر نییە، بەڵام تەقینەوەکانی ئەم دواییانەی بەغداد ئایا ئاماژەیەکە بۆ ئەوەی کە هێشتا داعشە نووسۆکان و هاوشێوەیان دەتوانن تێکەڵاوی شەڕە سیاسیەکان ببن کە ئێستا لەسەر وادەی هەڵبژاردن لە عێراق شەڕی سیاسی نێوان شیعە و سونە و کورد گەرمە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردن چاوەڕوانی ململانی سیاسی بکە، هەندێک لایەن ئەسوود دەبینن لەو بارودۆخە و خستنەوەی قەیران. ئەرکی دەستگاکانی ئاسایشی عێراق لەم قۆناغەدا قورس دەبێت، بەڵام پێویستە ململانی هەڵبژاردنەکان قۆرغ نەکرێت لەلایەن هەندێکەوە بۆ تێکدانی بارودۆخی ئاسایش لەسەر جەم پارێزگاکانی عێراق. داعش هەرزوو بووە دوژمن و مەترسێکی هاوبەشی جیهانی. شەڕ بەتەنها شەڕی عێراقیەکان و سووریەکان نەبوو، شەڕی وڵاتانی هاوپەیمان. داعش لە ڕووی لەشکریە و کۆتایی هات، بەڵام هێشتا بەرپرسە سەربازیەکان ناتوانن دڵ بەوە خۆشکەن. بارودۆخی عێراق گۆڕانکاری بەسەردا هاتووە. دەتوانین بڵین داعش لە ڕووی پێگەوە کۆتایی هاتووە، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە وەکو ئایدۆلۆژیا دۆڕابن. عێراق وەک تێگەشتێکی گشتی پێویستی بە یارمەتی و گرنگی پێدانی لەلایەن ناتوە و هاوپەیمانانەوە هەیە. ئەوەی کە لە عێراق و سووریا لە سەردەمی داعش ڕوویدا، جگە لە وێرانکاری و قوربانی زۆری گیانی، فکرێکی توونڕەویش بەجێماوە. هەموو بزوتنەوە ئیسلامیەکان تا ڕادەیەک بە هامروویەکان پشتگوێ دەخات و سنگ دەخاتە سەر ئیسلامی بوونی مرۆڤ. نەمانی داعش و کۆتایی پێهێنانی لەشکری، مژدە و دەستخۆشی بەرپرسانە لەوانەی ڕۆڵیان تیاگێڕا، بەڵام شەڕی ئەو فکرە توونڕەویە دەشێ کۆتایی هەبێت. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، واشنگتن.